ئەو کوێستانە زیاتر گوێزی تێدا ئەبیتێ گوێز زۆر باشە لە ئێرە لەبەرەوەی گوێز تەبیعەتی وایە لە شوێنی سارد هەڵەکەوی ئێرەش ساردە هەمیشە دستانان بە بەفر و بارانە و هاوینانیش پێشش عالم هەراتیە لێرە ڕەشماڵ و کەپریان کردینە لە کوێستانێ ماینێتەوە ئاوی سازگارە و زیاتریش لە بۆ جێلاس و لە بۆ گوێز بەکاردێ گوێزیە زۆر گەورە و بن ئەستوری لێە کەس نازانی کەنجە تەقایە و ئەڵێ هەروە بووە بەڵام ئێستا گوێزی دیکەش پەیدا بووە کە زوو پێدەگەن دەبینی بە 2 ساڵ 3 ساڵان دێنە بەری ئەوانیش هەر لێرە نەزاحەتیان هەیە و خەڵک دەیان چەقێنی خەڵکی ئێرە پێویستی بەوەی هەیە حکومەت جادە و ڕێگەوبانیان بۆ باتە ناوزەویەکانیان بۆی بتوانن زیاتر گرنگی بە بەرهەمی گوێز بدەن گوێز شتێکی زۆر باشە چونکە گوێز وەکو شتەکان دیکە نییە خەسار نابی گوێز ئەگەر حتا ساڵەشیشی بەسەردا بسوڕێتەوە هەروەکی خۆیەتی وشکێ و خەسار نابی ئەو گوێزەش بەرهەمی ئەو کوێستانەیە زۆر باشە لە بۆ گوێز و جێلاس و لەو زۆر تشتی بەڵام پێویستیمان بە ئەوە هەیە بە ڕێگەوبانێکی باش و تا ئێستا حکومەت یان بڵێن وەزارەتی کشتتوکاڵ هیچ گرنگەشی بێرە نەداوە دەوا گرنجیان پێدا باە و بتواندرا بە ئەو خەڵکانەی کە زەویان هەیە لەوێ هەمویان بیان توانی بازەویەکانی خوان بکەن بە گوێز و بە نەمام و بە ئەو شتانەی کە پێویستە.